سڵاوتان لێبێ زیادبوونی ژمارەی تەکسیەکان و نەبوونی سیستەمێک بۆ ڕێکخستنیان وای کردووە کە سەرنشینەکان گلەیەکی زۆریان هەبێ لە شوفێری تەکسیەکان لە هەمان کاتیشدا شوفێری تەکسیەکان قسەی خۆیان هەیە بەرنامەی ئەم جارێ ڕوانگەمان تایبەت دەبێ بە پەیوەندی نێوان سەرنشین و شوفێرەکان گرفتەکانی نێوانیشیان لەگەڵمان بن. هەمیشە شوێن و جۆری کار شێوازێک لە پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەکات کە تای تەرازووی پەیوەندیەکە بە چەشنێک ڕێک دەخات کە ناهاوسەنگە. پەیوەندی نێوان شوفێری تاکسی و هاوڵاتیان و ڕێبواران لە کۆمەڵگەی ئێمەدا بەردەوام پەیوەندیەکی جێگای مشتومڕ بووە. لەلایەک کاری تاکسی وەک سەرچاوی بژێوی ژیان سەیری دەکرێت، لەلایەکی تریشەوە ناو تاکسی دەگۆڕێ بۆ ناوەندێکی کۆمەڵایەتی و شوێنی باس و خواس و قسە و قسەڵۆک و تەنانەت تانەوتە شەریش. سلام بخێر هاتی بۆ چێ بچین؟ بۆ پارەگوێ ماشەڵا بەتەنێش هاتی سوو دەکەی؟ بەڵێ براو شتی وانت نا هەر بەخۆم هاتو چۆ دەکەم بە تەکسی ڕۆژانە نیش هەر خۆم سایەک تەکسیم پێم خۆشە زانیت کەش هاتوچوو پێ دەکەم ئەگەر کرا هەتوش ڕقم تەلەفۆنێک شتێک یان ئیمێڵە ڤایبەرێک شتێکە و حاڵە یعنی هەتا هاتووت پێ بکەم ئەگە بکرێتە ئەمن هیچ مشکلەم نییە بەڕێزم ئەمن ڕۆژانە تەکسی خۆمە هاتو چۆ دەکەم هیچ کێشێکم نییە تو بێر کەسێکی دیکە بێ بۆ من مشکلە نییە ئەخر زاری وایە هەندێک تەکسی هەیە پێم وابی بیرن یان ناتوانن تەعاملتان لەگە بکەن تەمەنەکەی توش گونجاوی لەگەڵ یەکەش کە پێم وابی لەگە گەنجێک سوابی باشترە یەخۆ قسەکردنەکە و تەعارفەکە و شتانە هەر ڕوودەداش یانیش بەتەنێ خۆش نییە پێم وابی بگورە بەس قسەکانت ڕوون نەبوو من تەکسیەکە دەم باتە شوێنی مەبەست گەنج بێ پیر بێ هەر کەسێک مشکلە چییە موی گاتێ بگەێنێتە شوێنی مەبەست پیر بێ گەنج بێ بۆ من هیچ کێشەیەکم نییە بەڕێزم ئەوەی ڕاستیوی پێم خۆشە تەعارفە بکەین لە بڵەوەی تەکسیشی وام نەدیتووە لە زادا و حالا دەستم لێ ڕاگریتە بۆ یعنی قەت ئافرەتت سواری سارەکەت نەکردو بگەێنێتە شوێنی مەبەست ڕەنگە تۆ جیاوازبی بۆیە وا دەڵم پێم خۆشە ڕقەمەکەم لە کنت بیتن ئیشم پێت دەکەوی ئیشت پێم دەبیتن بۆم بەبەستا داوا لێبوردنەکەم بەڕێزم من ڕقەمی خۆم ڕشتێکی شخصیە ناتوانم نە بە تۆی بم نە بە هیچ کەسێکی دیکە ڕۆژانە بخۆم ئازادم دەست لە کێ ڕادەگرم لە کێ ڕناگرم بماتە شوێنی مەبەست بەبێ هیچ مبالغەیەک و بەبێ هیچ شتێک پێویست ناکە ڕقەمی بکەیتە لای تۆ لەگەڵتم تەلەفۆنەکان هەمووی شخصینە بەڵام چێ دەزانی ئەگەر ڕقەی منت دابێتن دەتوانی بە ناوی برادەرێکی کەس داخلیکەی هەتا باب و براشت نازانیتن بۆ سەبەبی چێ کە ڕقەمی من لە لای تۆ بێت تۆ هەر تەکسی پێنیە خەڵک دەگوازیتەوە دەێنی فەرقی چێمە بم کەسێکی دیکە بێ بۆ تعارفت دەوێت ئەخە من ڕەنگە تەکسی بۆ شتێکی برادراتی زیاتر یارمەتی دانی شتی والا یعنی تۆ بەس تەنها ئیشی گواستنەوە ناکەی خۆی بۆ تعارفکردنی کچ و ئەم لاولاو ئیشی سەر بەخۆیات و مەسەلا ڕقەمی کچ وەرگریت و بچێ دەرێ لەگەڵ یا و پیاسی لەگەڵا بکەی بۆ شتانە ڕقەمی کچی خەڵکی دەوێت ئەگەر ڕازیبی بۆ نا شتێکی ئاساییە وابزادم داوا لێ بردنەکەم بەڕێزم لۆ جۆرە کەسانە نیم کە ڕقەمی خۆم بەم ساحەت تەکسی شتیوە لەبەرەوە ئەگەر بکرە ڕاشی گرێ من ببورە نامێس پێم خۆشە ڕقەمەکەم داوا لێ بردنەکەم بەڕێزم لێرە ڕایگرە من ڕادەوەستم نامەوێت زۆر سوپاس ئێمە دایمە گوێمان لێبێ کە خەڵک باسیێواکەن کە گرفت هەیە لە نێوان شوفێرانی تەکسی و سەرنشینان بە تایبەتی ئافرەت بە تایبەتی کچەکان من حەزەکەم وەکو شخصی خۆت ئەزمموی خۆتم بۆ باسکەی لەو بوارەکە وەکو کچێک تەکسی ئەگریت و هاتوچۆ بە تەکسیەکەی چۆن وەکو خۆم کە تەجروبەم هەیە لە سەر ئەوەی کە لەبەرەوەی بڵێن ساری خۆم نییە زۆر کاتوشی ئەو مووقیفە ئابم لەگەڵ تەکسی کە مەسەلەن کە سواری تاکسیە بیت مووقفی وا توش دەبێت پرسیاری شخصی ڕقم تەلەفۆن تعارف چکە هیچ پێویستێکی بە گواستنەوە نییە ئەو شتانەکە بپرسرێ لە ئەسنای ئەوەی کە تۆ کەسەکە دەتگوازێتەوە لە شوێنەکە بۆ شوێنەکە مووقفی زۆر ناخۆشە توش دەبێت کە زۆر جاروات لێ دەکا حتا لە ئەسنای ئەوەی کە نەگەشتیتە شوێنەکە دابەزی چونکە مووقفەکە ناخۆشە بۆ تۆ ئیستیغلال دەکرێت حتا هەندێک حاڵەتی
نامباشر ڕوودەدا لە بینی تۆ و شۆفێرەکە فلەبەرەوە لە ئێستادا بەڕاستی سیقە نییە لە بینی شۆفێر و ئەو کەسێک کە دەیەوێ مەسەلەن گواستنەوە بەکاردێنە تاکسی و زەبوونا با بڵێن میوانەکەیە فلەبەرەوە من وەکو خۆم تەجروبەم زۆرە لەو بوارەیە زۆر کاتوشی ئەوە بووم ئێستاش حالە لە ناو ئیشەکەیە ناتوانم تەکسیەکە لەسەر جادە بوەستە مباشرەتەن تەکسیەکەنی ناسم سواری بم چکە هەست دەکەم یعنی متمانەی پێ ناکەم لە بەرەوەی سیستەمێک نییە کە بتوانێت کۆنتترۆلی ئەو تەکسیانەمان بۆ بکە کە بتوانێت کە لەژێر ڕەزامەندی و پابندی مەسەرەن شێریکەیەک یا کۆمپانیایەکدا ئەو شتانە کە پێیوەستە بە مەبەستی گواستنەوە تەکسیەوە دابی بکرێت لە بۆ شۆفێری چکە شۆفێری ئێمە زۆر ناڕاستەوە خۆ زۆر بە شێوەیەکی ینی بازاری تەسەرف لەگەڵ زەبوونە ئەکرێ با بڵێن میوانە ئەکرێ ئەوەش لە ئێستادا بە تایبەتی لە ڕووی ئافرەتانەوە تووشی مەسەلەن استغلال ئەبی تووشی ئەوە دەبی کە داوە ڕقم تەلەفۆنت لێ دەکات دا ئەو لە دەکا زەوازت کردووە یا داوای ئەو لە دەکا با تەعارف بکەیت تۆکو کچێک هەست بەوە ئەەکەی کە ئەم حاڵەتەی کە هەتا ئێستاش هەیە کە با بڵێن سوء تەفاهم هەڵە تێگەیشتنێک هەیە لە نێوان شوفێر و لە نێوان سەرنشینەکانە ئەمە وای کردووە کە کچەکان سڵ بکەنەوە لەوەی کە سواری تەکسی بن بەتەنیا یان کە سوکارەکان ڕێگری بکەن لە زۆر جار چوونە دەرەوەی کچەکانیان یا ئەفرەتەکانیان لەبەرەوەی کە متمانیان بە شوفێرەکان نییە کاریگەری هەیە من وەکو خۆم ئایلی خۆم بەڕاستی یاری لە ڕووی خێزانیشەوە لە ڕووی هەندێک شتەوە ناتوانانی مباشرەتەم چیتە سەرجادە حتا ئەگەر تەکسیشت نەوێ چاوەڕی کەسێک بکەی سەدەها تەکسی لێ کۆ دەبێتەوە لە حاڵەتێکە تەکسی دەوێ عنی بەس ئەوە دەتوانانی ئەوە بەڕێکەی نامێ بەڕێزم ببوورە نامێ داوا لێ بردنەکەم نامێ عنی ئەگەر نەشتوێ دەیەوێ هەر سەرکەوی لەگەڵ عنی ئەکیید بە غەڵەتێک هەیە لەو بینە لە بینی شۆفێر و لە بینی میوانەکە کە نایەوێ سەرکەوی عنی بۆ دەبێ ئەگەر کەسێک دەست لێ ڕانەگرێت لەسەر جادە بوەستێ ئیلا دەبێ بۆ حاڵەتی تۆ ڕاوەستابێ لەو چ ئیشێکی هەبێ لەو چه کارێکی هەبێ شەرت نییە بۆ تەکسی ڕاوەستابێ یعنی حتا ئەگەر تەکسیەکەش دەستی لێ ڕانەگری خۆی دێتە بەردەم دەڵێت تەکسی دەوێت بە تایبەتی ئافرەت لەبەر ئەوە غەڵەتێ گەیشتن هەیە ئەگەر پیا بۆسێ لەسەر جادە کەس پێی ناڵێت تەکسی دێ بەس ئەگەر ئافرەت وەستا یەکسە دەڵێت تەکسی دەوێتە پێشەوە تەکسی دەوێت عنی ئەستوبێکی زۆر نەشیاوە لە کۆمەلگەی ئێمە ئەو جۆرە تەسەرفاتانە کە هیوادارم کۆمپانیایەکە بێت کە ئەو شتانە حل بکاتەوە کۆی بکاتە بۆی ئیتر متمانە دروست بێ لە بینی هێڵەکانی گواستنەوە کە وەکو شۆفێری تاکسی و تاکسی بێ لە بینی میوانەکانیشە. ئەم کاتت باش کاکەجان باشی ئەحواڵت چۆنە پرسیارێکت لێ یەکەم لەبارەی ئیشکردنتانەوە وەکو شوفێری تاکسی هەمیشە خەڵک گلەی یەکە سەرنشینەکان گلەی یەکەن لەوەی کە لەگەڵ شوفێرانی تەکسی پارە زیاتر وەرەگرن ئافرەتەکان قسە ئەکەن کە داوای ڕقەمیان لێکەن کە ڕقەمیان دەدەنێ من حەزم لێ تۆ وەکو شوفێرێکی تاکسی گرفتەکانی خۆتم بۆ باسکە یان وەکو بەگشتی ئێوە گرفتەکانتان چییە؟ والله لو مسألة أويك خلق قليدة كلاويك السعر الزورة يعني نرخي زورة أما ذكرت وصل نبوني حدات لابو تكسي كان وكو همو ولا تاني أوروبا همو حتى ولا تاني بلد سعر سردي بيجومان أو قرت سعر سردي بوكو ولا تاني دراوسي مثلا هي نجها لأوروبا نزور ولا تاني دراوسي هي يعني زۆر کچ هەیە گلەیەوە کە ناوێرین سواری تەکسی بین ساخ تەکسیەکە شەڕمان پێفرۆشێ سەیرمانەکە داوای ڕقممان لێکە هەموو ئەم جۆرە گرفتانە ئەم گرفتانە بۆچی ئەگەڕێتەوە کە تەڕ وشکی پێکەوە دەسووتێ مەسەلەن لەسەر تۆش حسابە لەسەر خەڵکی تریش سارە زۆرێک هەڵبەت ئەمە لەگەیش تەجدانیە کە لە مەسەلەی نەبوونی هۆشیاری ئەو ساخ تەکسیە دەگەڕێتەوە نەبوونی هۆشیاری مەسەلەن یعنی مستوای سەقافی کەمە یان هەیە نێنوچ تێدەخیتن نێنوچی لەولا دەخی بێ لە نێنۆکێ خۆی کە لە بۆ تەماشاکردنی دواوە نێنوچ تێدەخی لە بۆی تەماشا ئەوەکان بکە ئەو شکان لەو مەسەلە ڕقم مەسەلەن ئەوش دەگرێتەوە سەکچەکەی ها سەکە ئەگەر بەدەمی ئەم ساقە پێ نەکەنی یان لە بینی خۆیان سوحبەت نەکەن و یان ئەوە نەکەن ئەگە بەکڕی و بە ئەوەی بەهێمنی دابنیشتن ئەو ساقەش ناتوانانی سەیریان بکە بەڕاستی ناتوانانی شتێکی بکە ناتوانانی ڕقم بداتن سایق تەکسی هەیە ڕاستە هەر لە سایق تەکسی هەیە ینی سەوتی تەنزیلی داتی ئەو سەرنشینەکەی پێ ئیسعاز دەبی یان بە قەستی لە تاسەی ناگەڕێتەوە ئەو شتانە هەیە قسەیەکی وا هەیە کە کۆمپانیایەک هەیە هەماهەنگیەکە لەگەڵ شوفێرانی تەکسی عەدادیان بۆ دادەنێ GPS-یان بۆ دادەنێ وایفایان بۆ دادەنێ لە بەرامبەر ئەوەی کە ئەمان ئیشتراک بکەن و عەقد بکەن لەگەڵ ئەو کۆمپانیایە پێتان وایە ئەم کۆمپانیایە تا چەند وەکو شوفێرێکی تاکسی تا چەند سودمەند دەبی لێی ئەگەر ئیشێکی وا بکرێ ئەوشتە هەیە لە گۆڕێ و ماوەی ساڵەکە ئەوشتە هەیە لە گۆڕێ بەزەمەوەی باشی نابینم بەڕاستی چونکە باشم بدید بە حکوومەت تەداخلی شتەکەی دەکرد بەزەمەوەی باشی نابینم لێ زەحمەتەوە لە کەنەمە تەطبیق بکرێتنەوە
بەڕاستی عینۆ مەسەلی ئەو ئەگەر قازانجێکی زۆر خۆی نەبیتن نایە ئەوە لە بۆ بکات یا مەسەلەن دەرێ فلتەر گۆڕن ئایدی خۆمە پاتێک دەبشتی ئایدی خۆمە ڕوونگۆڕینە ئەو شتانەیە ئەمە ئەوەی دوێ بەشتێکی وها نابینم لەو سایق تەکسەکە حاڵەتێکیان باس کردوتیان جاری وایە ژنی بیانی یان ژنی بێگانە ئەمانە سەرەکەون سایق تەکسیەکان باسییان بڵێوان کە گرفتێکی وا هەیە سەر دەکەوێت دەڵێیان پارەم دەدەیتە یان ئێمە دەرەوە هاوار دەکەم شتێکی وا هەیە ئەرە وەڵە هەیە ئەو شتانە هەیە بڵێ ئەو شتانە بەس دەگمەنە بەڕاستی ئەنی هەیە دەگمەنە حالەتێکی دەگمەنە وهانی ینی خۆی عادەتەن ئێمە ناتوانین بڵێن ئەو سایق تەکسیانە چێنە و ئایا خوێندەوارن چیان تەواو کردی و چیان تەواو نەکردیان ڕەنگە کەسانێک بن وەزیفەی تریان هەبی یاخود وەزیفەیان نەبی ڕەنگە لە هیچ شوێنێک شتێکیان تەواو نەکردبیتن فێرە ئەتەکیەت بوون فێرە تەعامل کردم لەگەڵ سەرنشینان هەروە بزانن وەکو کۆڵانێکە و شتەکە و هەست بە مەسئولیات ناکەن ئەوانێک کرد ئەو خەڵکانەی لەگەڵیان سوار دەبن دائیمەن بە هەڕەمەچی بەناو مەوزوعەکان دەکەن چاویان لە کەسابەتەکەی نیە ناڵێم هەمویان ڕەنگە نسبیان هەبیتن لێرەدا ئیستیغلالیەک دروست دەبیتن جاری وا هەیە سەرنشین دوو قسەی خۆش دەکاتن مانای ئەوە نییە کە خۆی ئامادە کردووە بۆ عیلاقەتێک یان بۆ برادراتێک مجەڕەد ئینسانەکە قسەی خۆش دەکاتن قسە خۆش هەر بووە لێرەدا هەندێک سایق هەیە بەداخەوە ئیستیغلالی ئەو وەسعە دەکەن بەنەو عەشکەلێکی دەدەنەوە ڕەنگە ناتێگەیشتنش هەبیتن لێرەدا دەبیتە هۆی ئەوەی گلەی و گازاندە یان دەبیتە تووڕەبوون و هاتنە خوارێ لە تەکسی و زۆر شتی تەسەڕفاتی ناشرینتر لە زادەکان جاری وا هەیە نەفەروا هەبووە نەگەیشتە شوێنی مەبەست لە زادا هاتتە خوارەوە ئیدی ئەنوا حالەت ڕوودەداتن دەگەڕێتەوە سەر ئەوەی ئینسان کە ئەتو خۆت یەکلاکەوە بۆ چ هاتوویە دەرێ ئایا بۆ کەسابەت یاخود بۆ تەعارفات و بۆ عیلاقات و ئەوە دەبی خۆت یەکلاکەیەوە ئەگەر بۆ کەسابەتە دەبی احترامی ئەو کەسانە بگری کە سەرنشینن گەنجبی پیربی منداڵبی بۆ ئەوەی ئەتو پەیامەکەی خۆت تەکسیە گەیاندنە ئەو پەیامە بگەینێزی و ئەگەر لە بۆ شتشکەیە ئەوە دەگەڕێتەوە سەر خۆت و شخصیەتی خۆت بەگشتی ژمارەی تەکسیەکان زۆرن لە ناو هەولێرە و کێشەی تەکسیش کێشەی شوفێران و سەرنشینان و هەم ژمارە زۆرەکانیان بۆ ئێوە وەکو پۆلیسی هاتوچۆ چه کاریگەریەکی هەیە؟ ڕاستی تەکسی گەلەگەلە زۆر لە هەولێر یعنی تقریبا گەیشتە حتا 43-44 هزار تەکسی هەیە ئێستا حالیان لە هەولێرە کێشەی زۆر لەوەمە بەڕاستی ینی مادیوی لە زۆر لەگەریان ئێمە زۆر جار سایق تەکسیەکان دەرێن مرور زۆر چی لە سایق تەکسی دەبتەوە بەڕاستی ئێمە ڕقمان لەوان نابتەوە ڕقمان لەو سەرپێچیانەی کە ئەوان دەیانکەن بەڕاستی ینی ئێستا دەبینی سایق تەکسیەک لێرە ڕاوەستایە یەک کە دێتن لە تەژی سەرادەوەستی ئەیکەن بە یەک سایت ئەیکەن بە دوو سایت باشە ژمارەی تەکسیەکان زۆرن لە هەمان کاتیشا شوفێرانی تەکسی گلەی ئەویان هەیە کە ئیش نییە ئەی چییە هۆکاری ئەوەی کە هەرو ڕۆژ بە دوای ڕۆژەوە ئەو ژمارەی ئەو تەکسیانە زۆر دەبن معاشی مۆزەفی کەمە زۆربەی ئەو مۆزەفانە دێن شۆفێری تەکسی دەکەن یعنی وەکو حتا پۆلیسیا چۆ ئاسایشە مامۆستایە هەرچی ینی یەک بەخۆمە من ئێستا تەکسیم نەماوە پێشتر کاری تەکسیم دەکەم لە 2004 حتا 4-5 مانگ پێش ئێستا تەکسیەکەم فرۆشتەوە بۆ ڕێکخستنی کاری تاکسی و کەمکردنەوەی قەرەباڵغی و هاوکات دروستکردنی سیستەمێک بۆ پەیوەندی نێوان شوفێر و سەرنشینان ئەمڕۆ لە کوردستان هەندێک کۆمپانیای کەرتی تایبەت هەوڵ دەدەن لە ڕێگای بە مۆدێرنکردنی ئەم بوارە بەشێک لە کێشەکان کەم بکەنەوە. 204 بێز میوانت هەیە لە پارک ڤیو B4 سعات 12:40 ئێستا بەڕێکەوە بۆ پارک ڤیو باشە؟ باشە گەیشت بەڕێکەکە بەرەو پارک ڤیو گەیشت دەستخۆش. ئێمە وەک کۆمپانیا لەو پرۆژەی کە هەمانە پرۆژەی هەولێر تەکسی نزیکەی 2 ساڵە دیراسەی توێژینەوەی تەواومان کردێ لەسەر ئەو گیر و گرفتانەی کە تووشی شوفێری تەکسی دەبی و لە هەمان کاتدا کە تووشی سەرنشینەکان دەبی
ئەمە ئەو هەموو گیر و گرفتانێک کە هەیە لەو پرۆژەیە خڕمان کردوتەوە لەوەی بە باشترین شێوەز بە نوێترین تەکنەلۆجیە یعنی حەلیکەین ئەویش بە ئەنجامدانی پرۆژەکەمانە کە بە سیستەمکردنی کەرتی گواستنەوە و گەیاندن کە کەرتی تەکسیەکانە چونکە لە هەولێر تەکسیەکی گەلێک زۆرە نزیکەی 40,000 تەکسی هەیە هەمووش بە شێوەیەکی هەڕەمەچی ئیش دەکەن ئەگە بین مقارنەی پێ بکەین بە وڵاتانی دەرەوە لە هیچ وڵاتێک نییە وەک شارێکی وەک هەولێر تقریبا 1.5 ملیۆن دانیشتوانی تێدایە نزیکەی 40,000 تەکسی هەبی لێ ئەمە ئەو بیرۆکەی ئەو پرۆژەیەمە چارەسەری ئەو کێشانە بکەین لەلایەنی هاوڵاتی لەلایەنی شوفێری تەکسی هەروەها سوودیشی هەیە بۆ لایەنی حکومەت کە ئەو قەڵەباڵغەی لە جادەکان هەیە کەم دەبتەوە سوودێکی زۆری هەیە لە بۆ ژینگە چونکە لەو پرۆژەیەمە جوولانەوەی تەکسی کەم دەبێتەوە تەکسی لە شەقامەکان ناسوڕێتەوە لە بۆ ئەوەی سەرنشین پێ بکە بە پێچەوانەوە ئێمە بەو سیستەمەی هەمانەوە دەکەین بە ئاسانترین شێواز سەرنشین بگات بە شوفێری تەکسی لۆیە تەکسیەکان لە شوێنی تایبەت جێگیر دەبن ئەو سوڕانەوەیان نامینێ لە شەقامەکان وەک ئاماژەم پێکردیانی سوودێکی زۆری دەبیتن هەتە بۆ خودی شەقامەکەی یەکێک لە هەرە تەتەورە بەرنمەکانی ئێمە ئەوەیە لە تەتەورترین بەرنامیان ئەوەیە کاتێک داخلی و سیستەمە دەبی دەتوانی لە ڕێی ئەو مۆبایلە پێشکەوتوانە داخلی بەرنامەجێکت دەکەین منداڵەکەت کچەکەت یان ئەو کەسەی کە بە تەکسی دەنێری دەتوانی لە ماڵەوە چاودێری بکەیت تا شوێنی مەبەست لە ڕێگای GPS-ەکەوە ئەمە یەکێکیان دوێمینیان ئەو حاڵەتی باز کرد ئەمن بە حکمی ئەوەی خۆم مقابلەی بەشێک لە شوفێرەکان دەکەم و داوی زۆر سێری دەزانم هەر لە ساڵی ڕابردوو لە یەکێک لە سایتەکانی کوردستان خوێندمەوە کە چاوپێکەوتن کراوە لەگەڵ ئافرەتێکی فلیپینی دەڵێت لە ماوەی 1 ساڵ زیاتر لە 7,000 تەحڕشم پێکراوە لەلایەن شوفێری تەکسی مجامەلە نەبێت کە خۆشم پێم باش نییە ئەو قسە باسکەم دەڵێ پیاوی ئەو وڵاتە وەکو ئەوەی وایە ژنی هەر نەدی بێ کچی هەر نەدی بێ لە هەموو وڵاتێک وایە خۆگەشتێک بە سیستەم نەکرێ هەڕەمەچی بێ ئێستا شوفێرەکان قسەی زۆر سیر لەک لە من باز دەکەن باسیەوە دەکەن کە سووری هەیە لێرە تەکسی لێ دەخوڕی یان هاوڵاتی بێگانە هەیە بنمونە بەنگلادشی هەیە گەر ئەو شوفێرە بڵێن مۆڵەتیشی نەبی دەتوانی داخل بی لەوانێ 20 ڕۆژمانجێک جارێک تووشی مەفرەزەیەک بێت یان لە شوێنێک مەفرەزێک بنێ 100 ڕێگایکە هەیە خۆی لێ دەرباز دەکات هەر خودی ئەو بەسەرهاتانە باس پێکاتەیەکە لەوەی کە سیستەم نەبووە تا ئێستا لە کوردستان ئەو شوفێرانە کە یەنە لای ئێوە لەگەڵ ئێوە بڵین گرێبەس دەکەن یان لەگەڵ ئێوە ڕێک دەکەون چیان بۆ ئەەکەن ئێوە یان ئەو پرۆسەیە چییە کە ئەمانە پیاە تێپەڕن بۆ ئەوەی کە ببن بە بەشێک لە کۆمپانیاکەی ئێوە کۆمەڵێک زانیاری هەیە کە دەکرێت لە شوفێرەکەدا هەبێت لەوانە مۆڵەتی لێخوڕنی سیارە هەبێت عمومی سیارەکەی لە 2009 بەسەرەوە بێت مۆدێلی پاک و تەمیز بێت کەسێک بی کە سابقەیەکی خراپی نەبێت کۆمەڵی خزمەت گوزاری جۆرا جۆری پێشکەش دەکەین کە لە ڕابردوودا نەبووە هەر لە عێراق نەبووە نەک لە کوردستان بنمونە عەدادێکی پێشکەش دەکەین کە لەمە دووە هەم شوفێرەکەمان دوو نابێ هەم هاوڵاتێکە شک ناکە لەوەی کاتێک مامەڵە ناکات شوفێرەکە استیقلالی بکات. ئێمە ئیعازات دەکەن وەردەگرین سوپەرڤایزەرمان هەیە لە ناو مەتار کە میوان لە فڕۆکە دێنە خوارەوە ئێمە ئاگاداری ینی دەچنە لای سوپەرڤایزەرەکان پێیان دەڵێن کە پێویستیان بە تەکسیە لە مەتار بۆ ئەو جێگای کە دایانەوێ بڕۆن سوپەرڤایزەرەکە ئیعازمان بۆ دەکات دەڵێن میوانمان هەیە بە سیارەی ژمارە لەبەرێ هەر سیارەک و کۆدی خۆی هەیە پێمان دەڵێت کۆدەکەی چەندە دواتر کە میوانەکە چووە لای تەکسیەکە دەڵێتن صاحب تەکسیەکە ئیعازمان بۆ دەکاتەوە دەڵێتن میوانم پێە لە مەتار بۆ ئەو جێگایە کە ئەو کەسە دەیەوێت بۆی بچێت
ئەمەی ئازەکان دەنووسین ناوی ساقەکە دەنووسین کۆدی سیارەکە دەنووسین کیلومتری دەنووسین کاتی دەرچوونی و ئەو شوێنەی کە دەیەوێت لی بڕوا بۆ ئەو شوێنەی کە دەچیتێ دواتر کە میوانەکەی دانا ئازان بۆ دەکاتەوە دەڵێتن گەیشت میوانەکەم دانا گەڕێمەوە بۆ مەتار ئەمە ئەگەر هات و مۆعدێکمان هەبوو نزیک بوو لەو شوێنەی کە ئەو تەکسیە میوانەکەی لێدانا یان کاتەکەی بەپێی کاتەکە کە هەمانە دەتوانین ئیعازی بۆ بکەین و پێ دەڵێن نەگەڕێتەوە مەتار بڕۆیتەوە بۆ ئەو جێگای کە میوانی هەیە. ئەمە ڕقممان هەیە سەر بە کۆڵ سەنتەریە ئەو خەڵکانەی کە دەیانەوێت و سەفەریان هەیە و دەدانێت حجزکەن لای ما تەلەفۆنات دەکەن لای من حجزەکە دەنووسرێ و کاتەکەی و چەند کەسن دەنووسرێ بەس کاری سەرشمەوە کە بە زووترین کات و لە کاتی مەوعیدی خۆی ئەو تەکسیانە بنێرێتە لای ئەو کەسە کە ئەو میوانەی کە داوای تەکسی دەکاتن. سندیکای گواستنەوە کە ئەرکەکەی بریتیە لە پاراستنی مافی شوفێران و چاودێریکردنی کارەکانیان جەخت لەسەر جۆرێک لە ناڕێکی لە بوارەکە دەکەنەوە. ئێمە شوێران دووچینە شوێرمان هەیە شوێر هەیە هێری فەرمی وەرگتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هێلەکانی دەرەوە و ناوەی شار هێلەکانی دەرەوەی شار کە خۆی دەبینتەوە لە تەکسی و لە مینیپاسەکان هێلەکانی ناو شارژ مینیپاس و کۆستەرەکانن. ئێمە ئەو تەکسیانێکە ناو بازارن تەمان هێری فەرمیان نییە و هیچ دێشش نییە لێ ڕابۆستنیکە شوێنی ڕسمیان هەبیتن. هەر کەسە بە کەیف خۆی لە شوێنێک ڕادەوەستنی شوێنێک قەرق دەکە بۆ ئەوەی لێ نەگەری تەکسیتکە بار بکاتن. ئێمە لەگەڵ بەڕێوەبراتی هاتوچۆی هەولێر چەندین جاریانی مەحاوەلەمان کردیە و سەردانی شوێنەکانمان کردیە ئەم دیارە نەمینێ ئەم دیارە تەقریبەن کەم بووە. ئەو تەکسیانە ئەگومانەوەی ڕێشان بخین بە ڕێگایەک ڕێک دەخرێن. ئەو تەکسیانان دەبی لۆگۆیەک دروست بکرێ بۆ ئەو تەکسیانەی کە دەرەوەی شار ئیشە دەکەن و ئەوەی ناو شار ئیشە دەکەن. ئەگەر ئەو لۆگۆیە جێبەجێ بکرێت و هەر کەسە ئیشی خۆی بکاتن و تەکسی دەرەوە هێری دەرەوەی شێ بکەوە ناوە هێری ناوخۆی شێ بکە دەزانیت چەند تەکسی ناو شار هەیە دیسان بەرنامەمان هەبوو ئەگەر ئەوە جێبەجێ بکرابە دابەشمان کرد و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باشوور و باکوورمان دانابوو بەڕاستی ئەو تەکسیانە ئەدەبێنەوە ناو شار بەس تاکو ئێستاکە ئەو لۆگۆیە دروست نەکرا ئەو لۆگۆیە بەڕاستی بووە یعنی کۆسپەشی گەلە گەورە تاکو ئێستا نەمانتوانێت دروست بکەین. هەر شێشە چەند هەبی لە ناو شار لەگەر یەکتری لە هێلەکان سادانی ئێمە دەکەن وەز ڕۆژانەش زیاتر لە 10 5 شێشە هەیە ڕۆژەش نییە. توێژەرانی کۆمەڵایەتی ڕایان وایە نەبوونی هۆشیاری لە لای شوفێران و متمانە بە خۆنەبوونی ئافرەتان زۆر جار کێشەکە ئاڵۆزتر دەکاتەوە. ئەم دیاردەیە دیاردەی شوفێری تەکسیەکان لەگەڵ سەرنشینان بە تایبەتی لەگەڵ توێژی ژنان ناتوانرێت بڵێ ئەمە دیاردەیەکە تایبەت بە شوفێرانی تەکسیە لەگەڵ سەرنشینەکانی بە شێوەیەکی گشتی بەڵکو ئەمە حاڵەتێکە چەند حاڵەتێکە کە زۆر هۆکار لە پشت ئەم حاڵەتانەوە هەیە. ئەمە پەیوەندی بە دابوونەریت و بە کولتور و سیستمی کۆمەڵایەتی کۆمەلگاکەوە هەیە لە کۆمەلگایەکی نەرێتی و تەقلیدیدا کە پەروەردەکردن و پێگەیاندن و بەرهەمهێنانی تاکەکان بە ئەرچی یەکەم دەکەوێتە سەرشانی خێزان و خێزانیش لە ژێر کاریگەری ئەم دابوو نەریت و تەقلیدە باوەی کە هەیە لە نێو کۆمەلگا تاکەکان پێدەگەێنێت و بەرهەم دێنێت. بێگومان ئەم لەم کۆمەلگایانەدا تێڕوانین و ڕوانگاکان بۆ ئافرەت بە شێوەیەکی ناتەندروست و باش نییە لەبەر ئەو ئەم تاکە کەسانش لەسەر ئەم بنەمایە پەروەردە بوون دیسان تێڕوانینی ئەوانیش بۆ ئافرەت تێڕوانینێکی ئیجابی نییە. لەبەر ئەوە زۆر جاران کە ئافرەتان زیاتر ڕوبەڕووی ئەم جۆرە گیر و گرفتانە دەبنەوە. لێرە لەم کۆمەلگایانەدا ئافرەت وەکو ئامرازێک سیر دەکرێت کە بۆ تێرکردنی حەزەکانی پیاوانە لەبەر ئەوە لەوانەشە لە شوفێری تەکسی یان ئەم پیشەیە هەلەکە باشتر و گونجاوتر بێت بۆ ئەوەی زیاتر بەبەر بکەونە ژێر تیر و توانجەوە. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی تریشەوە
خودی ئەو تاکە کەسەی یان ئەو ژنەی با بڵێن کە هاتسۆ لەگەڵ تەکسیەکان دەکاتن ئەویش دیسان تاکە کەسێکە بەم شێوەیە و لەسەر ئەم بنەمایە پەروەردەکراوە تاکە کەسێکی بەهێز و بەتوانە نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گرفتەکان ئەمیش کارکتەرێکی ناچاڵاک و نائەکتیڤە لەنێو کۆمەڵگادا توانە ڕوبەڕووبوونەوەی بۆ گرفتەکان زۆر بێهێز و لاوازە لەبەر ئەوە زیاتر گرفتەکە گەورەتر دەبێت لەو حاڵەتەدا لەلایەکی تری شەوە لە نێو کۆمەڵگای خۆمان بە چاوێکی جیاوازتر یان بابرێندی دوو بۆچوونەکان بۆ شوفێرانی تەکسی جیاوازترە ئەوان بە پلەیەکی نزمتر لە ئاست خۆیان سیر دەکرێن بە بۆچوونی ئێمە ئەوە بۆچوونێکی هەڵەیە ئەم بۆچوونە ئەم تێڕوانینە سلبیە بۆ شوفێرانی تەکسی کاریگەریەکی سلبی لەسەر دەرونی ئەم شوفێرانە دروست کردووە ئەگەرچی هیچ مرۆڤێک لە کێشە و گرفتی دەرونی بێبەش نییە بەڵام وەک باسمان کرد تاکە کەسێک کە بەم جۆرە بەرهەمهێنرابێت گرفتە دەرونیەکان زیاتر کاریگەری تێدەکەن بارودۆخەکەی زیاتر لێ ئاڵۆز و شێواو دەکەن. هەموو بوارەکانی ژیان بۆ ئەوەی کار تێیدا لە جیاتی کوشتنی کات بگۆڕێ بۆ ناوەندێکی بەرهەمهێنانی بەسوود پێویستی بە ڕێکخستن و چاودێری بەردەوام هەیە بە جۆرێک کە ماف و ئەرک بەردەوام هاوسەنگ بکات.